مامۆستا ئەگەر بپرسین چۆنیەتی دروستکردن یان ئەو کەرستانەی کە ئەو ئاشەی پێ دروست کراوە لە چ پێکات؟ بەڵێ تەماشا ئەگە سرنج بدەین شێوەی دیوارەکەی بەبەر دروست کراوە و بەزگە لە بەردی ئەو کاتی ئەو سەردەمەی چیمەتۆ ئیشتیوە نەبووە قسر و جێچیان پێدەگوت ئەو قسر و جێچا شێواز چۆنێتی دروستبوونی چۆن بووە بۆ نمونە کوورە هەبووە کوورە تایبەت بە دروستکردنی قسر و جێچ بەردیان دەهێنا لە چیایەکان گەرمیان دەکردووە تا ئاگریان لەسەر دەکردەوە هەتا تەواو سوورە بووە ئەو جادەیان دەگەڕات هەتا بەردەکە سادا بوو ئەو جە تەماشاکەین بەردەکە سیمای بەردەکەی لە دەستدەدا یان کوتی جۆرە تۆزێک تێدا بەرەم دەهات ئەو تۆزیان ینی لە غەربی لەو لەوەیان دەکرد وەکو ئێستا باسی برێن هەیە ئەو تۆزە دەگەر سپیایی هێلکەی تێکەڵیان دەکرد و ئەو مادەیان لە پێکردن ئەگەر دقت شێ بکەن لایەنی شاراوەی یاخود ئەو قسر و جێچە چییە تەماشاکەین ئەو قسر و جێچە مانەوەی شوێنەوارەکە واتە شوێنەکە یان شوێنەکە تەمەنەکەی زیاترە بی واتە بەرگەی گەرمای ئاو هەواو دەگریت لامان کاتیشدا بەرگەی شێدار واتە شێداری ینی کاریگەری لەسەر دروست نابوو لەسەرەوەی بنبینایەکە بەوەی شێدارەوە لە ناو بچیت ینی یەکێک لە سفەتە باشەکانی ئەو مادەی ئەوە بوو بە بێزگە لەوش کە پاچپێکەنێرەکە دوو بەردبووینە دوو بەربووینە بۆچی دەستاری ئێستا هەیە دەڵێن بەپی بەدواتچوانی ئەوم کریاری هەر بەردە و تانەک بووە کاتێک ئەو ئاو بکە بە خوردەهات لەو تۆرباینەی ئەدا بەخۆر ئەو پاچپێکەنێرەکەی بۆ نمونە ئەو بەردەی دەخوڵاندەوە دەجوڵان بەهۆی ئەو برێن جوڵانەوەی ئەو بەردا هەموو پاچپێکەنێرەکان پێکەوە پەیوەندیان پێکەوە بەسرا بوو هەموو گەردەخست و دوایەکە ئاشەکە دەهاتە بەرەم